کاملا هێرس کاندیدی دموکراتەکان بۆ پۆستی سەرۆکی داهاتووی ئەمریکا ڕۆژی سێشەمە بە متمانەیەکی زۆرەوە تیموالزی فەرمانڕەوای ویلایەتی مینەسۆتای بۆ پۆستی جێگری سەرۆک کاندید کرد. تیم والز نمونەیە لە بەڕێوەبەری سەرکەوتوو. ئەو ئەزموونەی هەیەتی لە ڕۆژی یەکەمی دەست بەکاربوونی وەک جێگری سەرۆک ئامادەیە بۆ کارەکە. کاندیدی کۆماریەکان بۆ سەرۆکاتی ئەمریکا دانڵد ترامپ سیناتۆری ویلایەتی ئۆهایۆ جێدی ڤانسی بۆ پۆستی جێگری سەرۆک هەڵبژاردووە. ترامپ لە چەند ڕۆژی ڕابردوودا لە گرنگی پۆستی جێگری سەرۆکی کەم کردەوە. بە بڕوای من لە مێژووی ئەمریکادا دیارە کە پۆستی جێگری سەرۆک لە هەڵبژاردنا هیچ کاریگەریەکی نییە، تەنها بربژێری سەرۆکایەتی گرنگە. شارەزایان دەڵێن پۆستی جێگری سەرۆکی ئەمریکا گرنگە، بەڵام بەهۆی کارکردنی لەژێر سێبەری سەرۆک ڕۆڵی ئەم پۆستە کەمتر دەبینرێت. دەڵێن جێگری سەرۆکی یەکەم کەسە بۆ شوێنگرتنەوەی سەرۆکێک کە نەتوانێت بە هەر هۆکارێک بێت بەردەوام بێت لە کارەکەی. هەروەها جێگری سەرۆک زۆر گرنگە بۆ پێشخستنی ئەجندای سیاسی حیزبەکەی. ڕۆڵی جێگری سەرۆک بریتیە لە پێشخستن و جێبەجێکردنی سیاسەتەکانی سەرۆک و فراوانکردنی توانای سەرۆک لەوەی وەک سەرکردەیەکی ناوخۆیی و نێودەوڵەتی کار بکات. لەم هەڵبژاردنەدا دیموکراتەکان دەیانەوێت پشت ببەستن بە ئەزموونی تیم والز و تێڕوانینەکانی لەسەر پرسیگەشەی ئابووری بۆ خێزانەکان. دیموکراتەکان دەڵێن پشتگیری خێزان پێیوەست نەبێت بە پرسی وەشانانەوە، بەڵکو پێیوەست بێت بە پشتگیری ئابووری بۆ خێزانەکان لە ڕێگەی خوێندن و تەندروستی و خانوبەرە و هەلی کار. کاندیدی کۆماریەکانیش بۆ جێگری سەرۆک سەرنجی خستۆتە سەر بارودۆخی ئەمریکا بەگشتی. کاندیدی کۆماریەکان دەڵێت پێشتر لە ئەمریکا گەر بە جددی کارت کردبایە و پابەندی یاساکان بوویتایە ئەوە سەرکەوتوو دەبوویت. ئەو دەڵێت ئەم ئەمریکایە ئێستا ڕۆیشتووە و ئەگەر دەنگ بەوان بدەین دەیگەڕێنینەوە. شارەزایان دەڵێن هەرچەندە بربژێرانی جێگری سەرۆک بەگشتی کاریگەری گەورەیان لەسەر هەڵبژاردن نییە، بەڵام دەنگدەرانی ئەمریکا سەرنجی ئەوە دەدەن ئاخۆ کاندیدەکان چەندە گوێ لە داواکاریەکانیان دەگرن و نیگەرانیەکانیان دەگەیەنن. بۆ ڤێرۆنیکا بالدێراس ئیگلیسیاس، ڕێکار حسێن، دەنگی ئەمریکا.